باز لە دابەزینی نرخی دینارەکەین لە بەرامبەر دۆلارەکەوە ماوەی چەند ڕۆژێکە بۆ تەجی مشتومڕ لە سەرتاسەری عێراقەوە لە هەرێمی کوردستانیشە بێگومان ڕۆژانە ئەمە گۆڕانکاریە لە بەرزبوونەوەیە و زۆربەی هاوڵاتیان ئیتر ئەوانەی لە بازاڕە کارەکەن ئەوانەی پلانیان هەبووە ئەوانەی بڕەپارێکی زۆریان لە دەستایە زۆر جار ئەمە بە چەند دیوێک لێکدانەوەی بۆ ئەکرێت وەڵام ئێوەی کە گرنگە ئێمە ئەو پرسیارانەیە کە وەڵام بدرێتەوە ئایا ئەمە هەتاکەی بەردەوامە بێ ئایا وەستانی لەکوایە ئەم بەهای دینارە و ئایا ئەمە پەیوەندی هەیە بۆی کە ئێستا پرسیارە لای زۆربەی خەڵک بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئەڵێن لە دوای سەری ساڵ یەتەوە ئاستەکەی خۆی یاخود هەندێک کەس ئەڵێن نەخێر لەوانەیە لە ڕێژەیەکە بۆستێت و ئەمە بەردەوامی هەبێ ئێمە ئەمانە و کۆمەڵی پرسیاری تریش هەر لەسەر مێژووی دراوەکەین لە ساڵی 2023 هەتاوەکو ئێستا ئەو گۆڕانکارانی بەسەرا هاتووە کاریگەریەکانی چین لە سەرەتی کاریگەری سیاسی یاخود بارودۆخی ناوچەکەمانە کەوای کردو ئەم گۆڕانکاریانە دروستکە یاخود کاریگەری دەرەکیەکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە دراو لەم ناوچەی ئێمە گۆڕانکاری بەسەرا بێ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فەلاح حەسەن وەکو پسپۆری کارژێری دارایی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا جان زۆر بەخێر بێ بەیانی باش سپاس بۆ جەنابتان زۆر سپاس ئەم گۆڕانکاریە کتومت پڕێکی ئێستا ڕوویە بەڵام لە پێشووتریشە بینیمان دابەزینێک هەبوو لە دابەزینی دۆلارە بەرامبەر دینار بەڵام لە ئێستاە ڕێژەکە بەرز بۆتەوە هەتام دقی ئێمەش گفتوگۆکەین لە بەرزبوونەوەیە و کەسانێکی زۆر بۆ چوونی جیاواز ئەڵێن ئەم گۆڕانکاریە لە چیەوە دروست بوو چی هۆکارێک بوو کەوا بکاکەم بەهایە لە چاو دۆلارە کەم بێتەوە زۆر سپاس بۆ جەنابتان بۆ ئەوەی تێبگەین بەهای دینار بە دۆلار بە چی شێوازێک ڕاگیراوە ئەبێ لەوە تێبگەین کە سیستەمی واتە بەهای دراوی هەر وڵاتێک ئەچێتە چوارچێوەی سیاسەتی نەخدینەی وڵاتەوە کە تەنها یەک لایەن دەسەڵاتی ئەوەی هەیە کە کۆنتترۆڵی بکاو و بڕیاری لێ ئەیە بەهای دراوەکەی چەند ببێت یان تایبازێنەی یان طبعا ئەمە لە کاتی ئاساییدا کاتێکە کە حکوومەت یان دەوڵەت توانای هەبێت کە بەهای دراوەکەی خۆی ڕاگرێت ئێمە سیاسەتی نەخدینەیمان لە بانکی مرکزی عێراقیە دوو شێواز هەیە بۆ ڕاگررتنی بەهای دراودا یەکیان ئەوەیە کە نرخێکی جێگیر حکومت دیاری ئەکات و بەو نرخە معاملەی پێوە ئەکرێ هەندێک لە وڵاتان ئەم سیستەمە پەیڕەوەکەن کە حکومت دیاری کردووە و پاڵپشتی ئەکات و بەو شێوەیە ئەمێنێتەوە دیوەکەی دیکە کە هەموو ئابووری وڵاتە پێشکەوتەکان و زۆربەی وڵاتانی دنیا کە عێراق شێکێکە لەو وڵاتانە بریتە لە تەعویمی نرخی دراوی وڵاتی خۆت تەعویم واتە خواست و خستنە ڕوو بەهای دراوەکە دیاری ئەکا لە بازاڕە بەڵام ئێمە تەعویم المدار ئیشی پێکەین واتە چۆن خواست و خستنە ڕوو لە بازاڕە بەهای دراوەکەمان دیاری ئەکات بەڵام بانقی مرکزی وەکو یاریکەرێکی سەرەکی لە بازاڕە بوونی هەیە لە ڕێگای فرۆشتنی دراوەوە ڕۆژانە لە بانقی مرکزی دراوی دۆلارە خاتە بازاڕەوە بۆەوەی هاوسنجێک ڕاگرێت بەهای دینار بە دۆلار جێگیر بکە طبعا ئێمە داهێنەری ئەم هینە دکتۆر نەک داهێنەری بەڵکو جێبەجێکردنی بۆ یەکەمین جار کە بە پاڵپشتی دکتۆر سینان بوو خاڵی خۆش ببێ کە بەڕاستی شارەزایەکی ئەم بوارە بوو و جێدەستی دیار بوو سەردەمانێکی زۆر لە بانقی مرکزی وەکو محافظی بانقی مرکزی ئەمڕۆ دوای ئەوەی کە چەندین ساڵ بە 180 ئەفرۆشتا و لای خۆمان 120 و 21 و بەرزە بوویەوە دا ئەبەزی ئەم ڕێژەیە مەقبولە قبول کراوە چونکە تۆ بانقی مرکزی کە دراوە خاتە بازاڕەوە بانق ئەیکڕێتەوە ئەیفرۆشێتەوە بە خەڵک ئەیکڕێتەوە نووسنگەکانە ئیلا ئاخریه ئەم ڕێژەیە مەقبولە ئەم چەند هەزارە بەڵام ئەوەی کە داخلی ئەم ئالیەتە بوو بریتی بوون لە هۆکاری گەندەڵی کە هەل لە 2006 و 7ەوە ئەم دەنگۆیە دروست بوو کە گەندەڵی هەیە لە فرۆشتنی دۆلارە گەندەڵەکان شێوازیان زۆر بوون بەڵام زەقترینی بریتی بوو لەوەی کە ئەو بانقانە
کە بەشداری کڕینی فرۆشتنی دۆلاریانە کرد بە دیناریان ئەیا بە حکوومەت و دۆلاریان ئەکڕی چەند بانقێکن کە موئهل بوون بە حساب بۆ ئەوەی داخلی ئەم پرۆسەیە ببن لێرەدا ئیشکالەکە ئەوە بوو کە ئەم بانقانە نەزیه نەبوون ینی ئەو بڕەپارەیە کە وەرئەگیرا بۆ مەبەستی کە بەکارهێنراوە ینی بۆ مەبەستی سپیکردنەوەی پارە بۆ مەبەستی بردنە دەرەوەی دۆلار بە تایبەت وڵاتانی دراوسێ ڕەنگە زۆر پێویستیان بە دراوی ئێمە ببێ و قورسیش نەبێ بۆیان لە ڕێگای ئەو جموجۆڵە بازرگانیەی کە لە دەرەوەی سیستەمی بانقی ئەکرێت لە مەرزەکانمانە ڕەنگە زۆر ئالۆز نەبێ بۆیان پارەکە بەدەست بهێنن بەڵام ئەم سپیکردنەوەی پارە و بردنە دەرەوەی دۆلارە وای کرد کە بانقەکان هەمیشە شتیهایان زیاتر ببێ دۆلاریان زیاتر سەحبە کرد ڕاستە ئەمە بەم ئالیەتە نرخی دینار بە دۆلار جێگیر بوو بەڵام لە کۆتاییە گەشتینە ئەو ئاستەی کە ئیتر چی دیکە ئەم بانقانە ناکرێت ئەبێم ئالیەتێکدانڕێم لێپرسینەوە بکرێت یعنی یەکێک لە شێوازە گەندەڵەکان پێم خۆشە ئەمەش باز بکەم یعنی ئێمە سەردەمانێک شتێک دروست بوو لە بانقی مرکزیە وترا سکوکت طیارە ینی چەکی هین یعنی بانقەکە بەشداری بۆرسەی کڕینی دۆلاری ئەکرد بەبێ ئەوەی کە خاوەنی پارەی حەقیقی ببێت چەکێکی ئەهێنا لە بانقێکەوە تەقدیمی ئەکرد هەتاوەکو ئەگەشتەوە ئەوەی کە ئەم چەکە بانقی مرکزی ڕۆژێ دوو ڕۆژی پێ بچێت تا بچێت سەرفی کاتەوە لە بانقەکە ئەم جهەتی کە دۆلارەکەی کڕیوە دۆلارەکەی ئەفرۆشتەوە پارەکەی هێناوە ینی هەر بە پارەی حکومەت بازرگانیان ئەکرد باشە لەم چەند ساڵەیە ئەوەی کە متابعە کرا چەند جهەتێک هەن کە بەشدار ئەبوون و متهم بوون یعنی بەوە تۆمەتبار کراون کە دەستنیشانیش کراون بە حقیقت کەوا گەندەڵیەکەن لەم کاتەدا بۆ ئەم حرەکەیە دروست بوو بە 150 و بەم شێوەیە لەبەرەوەی ئەم بانقانە ئەم جهەتانە ئەم نووسینگەی سەیرەفانە کە تا ئێستا لە 2023ەوە لەم پرۆسەیە بەشدارن و دۆلارە هێرن و ئەیخەنە بازارەوە وەکو وەسیتێک لە نێوان بانقی مرکزی و هاوڵاتیان و بازرگانان و بۆرسەی دۆلار لە شارەکانە ئەمانە کەم کراونەتەوە بە حکم ئەوەی کە تەواوی ترگەشتۆتە ئاستێک کە ئەمانە گەندەڵەکانیان زۆر زەقە تەنانەت بانقی فدراڵی ئەمریکی عازیاوە بە بانقی مرکزی چی دیکە ناتوانانی تەعامل لەگەڵ ئەم لایەنانە بکەیت ئەمڕۆ لایەنەکان کەم بوون دەرئەنجام بانقی مرکزی پارە کەمتر ئەخاتە بازاڕەوە یعنی ئەم مامۆستافە لاحبم بوو قسە کەشت ئەبڕم بەڵام ئایا لا دوایە بەم گەندەڵیانەوە بەم بارودۆخەوە کە هەیە بەداخەوە لە عێراقا هێشتا هەر نرخی دۆلار لە بەرزبوونەوە بەردەوامی هەبێت یان لە شوێنەکە ئەوەستێ ئەگەڕێتەوە سێکە وەک کوتمان ئێمە دینار بە دۆلار بەچی ڕاگیراوە بەوەی کە بانقی مرکزی لە 2023ەوە یاریکەرێکی بەهێزە لە بازاری دراودا لە ڕێگای فرۆشتنی دراودا ئێمە نزیکەی بە معدلی 200 میلیۆن دۆلار ڕۆژانە هاتوۆتە بازارەکانی عێراقەوە لە ڕێگای بانقی مرکزیەوە ئەم مەبلەغە ئێستا دابەزیوە بۆ 65 میلیۆن و عفوم کە 200 میلیۆن دۆلار بە معدلی طبعا سەر 200 میلیۆن ڕۆژی وا بۆ چۆتە 250 میلیۆن دۆلار و بەڵام ئەم ڕۆژ ئێستا ئەمڕۆ بانقی مرکزی ئەلانی کردووە کە من 65 میلیۆن دۆلار ئەخەمە بازارەوە ئەمڕۆ لەگەڵ ئەم عازەدا ئەمڕۆ بینیمان لە بەیانیەوە دیسان دەستی کردەوە بەرزکردنەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێستا وەک تێگەشتینکەوە نرخی دۆلار بۆیە بەرزە بێتەوە لە بەرەوەی بانقی مرکزی دۆلار کەمتر ئەخاتە بازارەوە بۆ دۆلار کەمتر ئەخاتە بازارەوە لەبەر ئەوەی ئەو لایەنانەی کە پێشتر معاملەی ڕاستە و خۆیان لەگەڵ بانقی مرکزیە هەبوو هەندێکیان دوور خراونەتەوە لەم پرۆسەیە بەهۆی گەندەڵیەوە باش ئایا بانقی مرکزی دەستبەرداری ئەم دۆخە ئەبێت هەر ئەوها بەرز ببێتەوە من پێشبینیەکەم بەرز ببێتەوە بەڵام تا ئاستێک کە بانقی مرکزی ئەبێ
چارەسەرێکی پێ ببێت واتە جێگرەوەی ئەو بەنقانە هەبێ ئالێتی شە بدۆزێتەوە دیسان ڕۆژانە بگاتەوە 200 ملیۆن دۆلارەکە و 250 ملیۆن دلار و 180 ملیۆن دلار و 200 ملیۆن دلار بێتە بازاری عێراقەوە بۆ ئەوەی نرخەکە بگەڕێتەوە ئەو ئاستەی کە پێویستە لێ ببێ کە لە 150 148 و 150 ئەوانەیە ببێت. مامۆستا ئەم دۆخی ئێستا بەرژەوەندی بانقی مرکزی تایە یاخودنا چونکە ئەو گۆڕانکاریە ڕێژەیە زۆر جیاوازە تۆ لە 250 بۆ 6 ملیۆن ئەمە جیاوازیەکی زۆر دروستەکەوە خۆشیان باش ئەزانن کە بازار گۆڕانکاریەکە کتوپڕ دەست پێکال زیاتر بەرزە بێتەوە بەرژەوەندی خۆی تایە کە ئاواکە یاخود چییە هۆکارەکەکەوە ئەم دۆخە نە لە بەرژەوەندی بانقی مرکزیە نە لە بەرژەوەندی بازرگانان و کۆمپانیاکانە نەش لە بەرژەوەندی هاوڵاتیە بۆ بانقی مرکزی ڕەنگە وابیر بکەینەوە بڵین ئەگەر کەمتر دۆلار بفرۆشێ دۆلاری زیاتر ئەبێ بۆ ئەوەی یەدەک عێراق ڕێژەی یەدەکی لە ئاسێکی زۆر زۆر باشدایە بە هەموو پێوەرەکانی مەسێ پێوەری سەرکیمان هەیە بۆ پەیوانەکردنی یەدەکی وڵات لە هەر سێ پێوەرەکە ئێمە زۆر لە ئاسێکی بەرزین ئەمڕۆ یەدەکی عێراق لە سەرونەوە ملیارەوەیە ینی عێراق پێویستی بەوە نییە چی دیکە یەدەک زیاد بکە بەڵام پێویستی بیرشمان نەچێ بانقی مرکزی خودی خۆشی پێویستی بەوەیە ئەو دۆلاری کە بەدەستی ئەهێنێ لە ئەنجام چکەم بودجەی عێراق بەشی هەرە زۆری لە فرۆشتنی نەوتەوە تەمویل ئەکرێت فرۆشتنی نەوتواتە بە دۆلار بەدەستی ئەهێنێت بوجە بە دینار خەرجەکرێ ینی بانقی مرکزی خودی خۆشی پێویستی بەوەیە کە دۆلار زیاتر بخاتە بازارڕەوە بۆ ئەوی بیکاتەوە بە دینار و تەمویلی ئەوەی پێ بکە بۆیە پێم وانیە لە بەرژەوەندی بانقی مرکزیا ببێەوە لە بەرژەوەندی ئابووری وڵاتشیدا نییە و بازرگانان چونکە هیچ کات لەگەڵ دۆخێکی ناجێگیرە ناتوانانی نە پلان دابنەی نە ئیش بکە یعنی بازرگانان ئەمڕۆ ناتوانن معاملەکانیان بە ئاسانی بکەن ناتوانێت پێشبینی بکە کە دوای مانیشکە چۆنچۆنی معاملە بکە تەنانەت ئەمڕۆ ڕەنگە یعنی من ناڵم بەو شێوەیە ئەم شتش هەیە بەڵام ڕەنگە لایەن هەبێ شمەکەکانی نەفرۆشێ ئەمڕۆ یعنی حەزبکە شتەکانی ئەم دۆخە ئەڵێ با بوەستم ئەم فترەیە تاوەکو چکە گەشتەکان بفرۆشم بەم نرخی دۆلارە ڕەنگە نرخی دۆلاردا نەبەزێتەوە ئاستی خۆی دواتر من بەگرانتر بیکڕم واتە نە لە بەرژەوەندی ناجێگیربوونی نرخی دراو نە لە بەرژەوەندی بانقی مرکزیە نە لە بازرگانانە نەش هاوڵاتیانە هاوڵاتیان بەدڵنیایەوە هەموو بەرزبوونەوەی نرخی دۆلار واتە کەمبوونەوەی توانای کڕی یعنی من ئەمڕۆ موچەکەم چەندە کاتێکە شت ئەکڕم ڕاستە من بە دینار ئەیکڕم شەکرە کڕی برنجە کڕێت هەرچێکە کڕێ بەڵام لە کۆتاییە هەمویان بە دۆلار نرخیان دانەدا و شکێنراوەتەوە بە دینار ساریان بەرزە بێتەوە واتە دابەزینی توانای کڕینی هاوڵاتی ئەوجا هەر لەم دۆخەیە بازار ئەوەستێ بازار ئەوەستێت بۆ ماوەیەک تاوەکو خەڵک بەرچاوڕوونتر ئەبێت بەرەو کوێ ئەچێت من پێم وایە بانقی مرکزی ئەبێ ئالێتێک بدۆزیێتەوە ئەبێ ئالێتێک بدۆزیێتەوە بۆ جێگیرکردنەوەی نرخی دینار لە ڕێگای ئەوەی کە دیسان ئاستی فرۆشی دۆلار بگەڕێنێتەوە ئەڤەرێجی 200 ملیۆن دۆلار ڕۆژانە ئەگینا دینار بە دۆلار نرخی حەقیقی خۆی بەرزترە زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا فەلاح بە هیوای ئەوەی پێشبینیەکەی جەنابەت بێتە دی و نرخی دۆلار ئەم دابەزینەی بوەستێت و بەرەو نرخە گونجاوەکەی خۆی بگەڕێتەوە بۆی کە ئەوەنەی تر زیان بە هاوڵاتیان نەگات چونکە هەر لەمای ئەم چەند ڕۆژە بینمان بەداخەوە نرخەکان لە بازاڕیشە بەرز بووە